لە هەر شوێنێکە کاری بکرێبێ معنای و کۆمەلگەی سەرمایه‌داریە با هەژناوێکی هەبێ دوو ڕۆژی کە ئێمەش حزبی کۆمیسی کرێکاریش لە شوێنێکە لە کوردستانە لە هەر شوێنێکە کۆمیسەکان لە ئێران لە هەر شوێنێکی دنیا ڕۆژ لە ڕۆژان شەریک بن دەسەڵات هە لەگەڵ کرێکارانە بەڵام بەرنمەکان ئەو نەبێت کە بەرنامە ڕێزەکان ئەو نەبێت کە کاری بەکرێ کۆتایی پێبێ هەر کۆمەلگەی سەرمایه‌داری و ئەو حزب کۆمیونیستیش نەیتوانێت سەرکەوتون بەدەست بێنێ بۆ شۆڕشی کرێکاری بەڕێ من ئەوانە سەرکەوتوو نەبوون بەڵام ئەبێ کۆمونیستەکان یاخچینی کرێکار کە دێت سەر حکم هەنگاوەکانی بەرنمەکەی نەخشەکانی ئەو بێت کە چۆن کۆتایی بەکاری کرێبێنێ وە کەڵەکەی سەرمایە کۆتایی پێبێ ئەوانەی کە بووم یەکەم کۆتاییان بە کاری بەکرێنێنە دووهەم بوو بە سەرمایه‌داری دەوڵەتی کە ئەخیرەکەشی وەکو سەرمایه‌دارێکی دەوڵەتی بۆ خۆی لە مقابلی بازاڕی ئازادە بەشکست گەیشت ئەمە ئەم واقع معنە مەسەلەکەونێک کە لەباری ئایدۆلۆژی و تەحریفی نازام چین لەگەڵ ئێمە جیاوازن ببێت لە واقعەتی بینای بنەمای دامەزانی کۆمەلگەکەەوە سێریکە نەگەوەی کە ئەوانە چەند مارکسینیا مارکسینین